بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. ليشتنا آياتي هجدي سورة المؤمنون كلو آياتان نجد خواهي قورا هندي شديك لنشانا كاني دا صلاة خوي وبلغكاني تواناي خواهي پروردگار كسنوري نيا بو ايمو بو همو آوانا باز دكات كا انكاري زياتر زندو بونو قيامت دكن خواهي قورا لو آياتش داد فرمد وأنزلنا من السماء ماء. وأنزلنا يعني ناردو معنى تخواري من السماء لو آسماني كأيو ديبينن طبعا باران لآسماني راناه باران لهوركانه ودوايا هوركانش توزق لئيمو دورن بلام للاي آسمان راد لعرزها الناقل او عادة باران وايا باران للاي آسمان راد باردنا خودي آسمان كنية باران قيد بارنه جهتي آسمان باراني لدبارك طبعا لبيني هوركان دك هوركان توزق لئيمو دورن بلام هر خواهي پروردگار دفرمي لآسمان يعني للاي آسمان راد بۆ جاران خەڵک پێی وابوو لە خودی ئاسمانەکەی باران دێتە خوارە دەیانگوت هەورەکان هەر نیشانن بەڵام ئەوە ڕاستی نییە. تەوان سەروی هەورەکان ئاسمانێکی سافە ئاسمان هەمیشە سافە بەڵام ئەوە هەورەکانن تەوان بەری دەگرن ئێمە لێمان دیار نییە و لە ناو هەورەکاندا تەوان بەهۆی پاڵەپەستۆ و ئەو حکمەت و دەسەڵاتی کە خوا هەیەتی ئەو هەموو قەترە بارانانە دروست دەبن بەبێ ئەوەی لە شوێنێک ڕادیار بێ کە ئەو هەورانە ئاوی تێدەکرێ بەلوعەیە تانکەرە نازام چییە. وأنزلنا ڕەوانەمان کردووە دامان بەزاندووە لەو ئاسمانەڕا لەلای ئەو ئاسمانەیڕا ماءن ئاو یعنی باران بەڵام چۆن بیقەدەرین یعنی بە ئەندازەیەکی دیاریکراو بە سنوورێکی دیاریکراو. طبعا ئاسمان ئەوە نییە لە خۆی ڕاببارێ هیچ قەترە بارانێک لە هەورەکان نایەنە سەر زەوی هەتا خوای پەروەردگار دیاری نەکرد بێت ژمارەیان چەندە و لەکوێ دێن و بەکوێش دەکەون. هیچ لۆپە بارانێک لە ئاسمانەکانیش بەبێ ویستی خوا و بەبێ دەسەڵاتی خوای گەورە بەریەک ناکەون و تێکەڵ نابن. دیقەتی بارانەی دەکە دەبارێ جاری وهەیە بە باش دەبارێ ئەگەر لەسەر زەوی تێکەڵ ببن و بەیەکەون دەنا لەو ئاسمانەیڕا هەر یەکەیان لە شوێنی خۆی دێتە خوارێ و بەو شوێنەش دەکەوێت کە خوا بۆی دیاری کردووە. وأنزلنا دامان بەزاندووە لەو ئاسمانەوە ئاو بەڵام بیقەدەرین بە ئەندازەیەکی بە ئەندازە و ڕێژە و سنوورێکی دیاری کراو. چی لێ دەکەین بارانەکەی فأسكناه يعني دەیهێڵینەوە جێگیری دەکەین في الأرض لە ناو زەوی ئاوەکە بارانەکە بە زەویدا بە ناخی زەویدا دەبەینە خوار فەسکەناه و دەیهێڵینەوە نیشتەجێی دەکەین جێگیری دەکەین لە ناو ئەو زەویە تەوان بۆی ببێتە سەرچاوە بۆ ڕووبارەکان و بۆ کانیاوەکان و دواتر جارێکی دیکە خوای گەورە لە زەوی بۆمان بێنێتەوە دەرێ و بە جۆرێکی دیکە لەو وەرزانەدا کە باران نابارێ ئیستیفادەیان لێ بکەین. پاشان خوا دەفەرمێ وئینا بێگومان ئێمە عەلا ذەهابین لەسەر ڕواندنی بەناخی زەویدا لەسەر ئەوە کە بەناخی زەویدا بیبەینە خوارێ بیهی ئەو بارانە لە قادیڕون زۆر بەتوانین. یعنی ئەگەر حەزمان لێبێ ئەو ئاوە بە شێوازێک بە زەویدا دەبەینە خوارێ هیچ کەس بە هیچ وەسائلێک نەیگاتێ و جارێکی دیکە نەتوانێت بهێنێتە دەرێ. ئینسان ئەگەر لە شوێنێک بڕۆ بیری لێدا 10,000 مەتریش لێدا 50,000 مەتریش لێدا لە هەندێک شوێنان ئاو نییە. لە هەندێک شوێنانیش هەر ئاوە مەترێک 2 مەتر دەستیە ئەوەی بەدەستی هەڵی قەنە دەگەیە ئاوێ ئەوە خوایە تەبان بڕیاری دەرکردووە لە هەندێک شوێنان ئاوەکە لەسەرێ ڕاگرێت و هەندێک شوێن زیاتر بیبات و ئەگەر حەزی لێبێت هەر هەمووی تەوان بە زەویدا دەباتە خوارێ و هیچ کەس ناتوانێت جارێکی دیکە سوودی لێ ببینێتەوە کە هاوەی لە سوورەتی فمن يأتيكم بماء معين وهي سورة ملك شوانە دەیخوێنین ئەگەر خوای گەورە ئاوەکەتان بە ناخی زەویدا بباتە خوارێ چێ هەیە ئاوێکتان بۆ بێنێ بەسەر زەویدا بڕوا و لێی بخۆنەوە بێگومان کەس بەس ئاو خوا بەس ئاوی ئاسمانت لێ گرێتەوە. یان ئەگەر هاتە سەر زەوی خوای گەورە قەرار بدا لە زیاتی لە نزمایی ڕابێتە سەرێ خۆ بەعکسی اتجاه دەڕوە ئاو شلشلە وایە
ئەسڵەوەی بڕواتە خوارێ وایە بەڵام یەکەم جار لەسەری ڕادێتە خوارێ وایە بەڵام دواتر خوای گەورە بە ئەمری خۆی بە قەراری خۆی لە نزمایەرە بەرەو سەرە دەیهێنێتەوە ها بەرزترین لوتکە شاخ جاری وایە کانیا و ڕووباری وا گەورەی تێدا تەسەوور ناکەی لە شوێ ڕادێت و چۆن دێگەر لە سەڵاتی خوای گەورە نەبێ بۆیە خوای کە لە نزمایی ڕادەیهێنێتە سەرێ ها ئێمە خۆت بکوژە وەرە ناتوانیت لە خوارە ڕەئاوی بۆ سەرێ ببەی وایە بەڵام خوا قەرارەکەی وایە ئەگەر بڕیاری وابێت لە سەرێ ڕا هەر بۆ خوارێ بڕوا کەس نایگاتێ بێگومان خوایەک جادەیە ئەوەمان پێ بڵێ بتوانێت بەو شێوازە لە ئاسمان ڕا ئەو هەموو قەترە و دڵۆپە بارانانە بە ئەندازە و سنوورێکی دیاریکرا و لە شوێنێکی دیاریکرا و ببارێنێ و نیشتەجێیکە و لە ناو زەویدا هەڵیگرێ و وەک دڵی بە پێی پێداویستی بۆ ئینسانەکان بینێرێتەوە هەر ئەو خواشە کە باسی زیندوو بوونەوەی دەکرێت ئینسان زیندوو دەکاتەوە و لە قیامەتە ئینسانی دەباتەوە بەرامبەر خۆی و محاسبە و لێپرسینەوەی لەگەڵ دەکات وأنزلنا من السماء ماء ناردومانەتە خوارێ لەو ئاسمانەوە یا لەلای ئەو ئاسمانەوە ئاو باران بقەدەرین بە ئەندازە و ڕێژەیەکی سنووردار و دیاریکراوە فەئەسکەنناه ئەو ئاوەمان جێگیر و نیشتەجێ کردووە و هێشتومانەتەوە فی الأرض لەناو زەویدا وئنا بێگومان ئێمە عەلا ذەهابین لەسەر ڕواندن و بردنە خوارەوەی بیهی بە زەویدا لە قادیڕون زۆر بەتوانین ئێمە لەسەر بردنە خوارەوەی ئەو ئاوە بە ناخی زەویدا زۆر بەتوانین و چۆنمان حەز لێبێ ئاوە و ئەوەندە بە ناخی زەویدا دەبینە خوارێ و بمانەوێت کەس ناتوانێت بهێنێتە دەرێ ئەو جار هەر سوودەکانی ئاو فەئەنشەئنا لەکم بیهی فەئەنشەئنا دروستمان کردووە بۆ ئێوە بیهی بەو ئاوە جەناتین چەندان باخ من نەخیلین لە خورما وەئەعنابین و هەروەها لە جۆرەها ترێ لەکم فیها بۆ ئێوە هەیە لەو باخانەدا لە ناو باخەکاندا لە ناو درەختەکاندا فەواکه یعنی جۆرەها میوەی کەثیرە زۆر ومنها و هەر ئێوە لە بەر هەموو بەروبوومی ئەو باخانە تەئکولون دەخۆن هەر کامێک لەو میوانەی کە ئەتۆ ڕۆژانە بەکاری دێنی وە لە یەک تۆزبیری لێ بکەوە دارێکی خورما بێنە کە زۆر بەرزە خوا لەچی دروستی کردووە لەو دنکە ڕەقەی کە ئەتۆ نەرمەکەی دەخۆی و ڕەقەکەی هەڵدەدەی وایە ئەو دنکە ڕەقەیە دەچێتە بن زەوی بەهۆی بارانەوە خوای گەورە زەویەکەی تەڕ دەکا کە تەڕ بوو تەبعاً دەبێتەوە بە گڵ دنکەکە ئەو جار لە گڵەوە درەختەکە دروست دەبێت وایە دواتر بەهۆی خۆراکی زەوی تەبعاً ئەو بەرهەم و میوانە دروست دەکا یعنی پێکهاتەی میوەکان کە من و تۆ دەیخۆین گڵە خوای گەورە ئەوەی کە تۆ دەیخۆی لەگەڵ دروستی کردووە سەرچاوی ئێمەش هەر گڵە وایە و دەبینەوە بەگڵ و خوای گەورە چۆن یەکەم جار لەگەڵ هێناوی نیەبوون و بە گڵ بۆ بە خواردنێک دەمان ژیێنێک کە سەرچاوەکەی گڵە بە هەمان شێوەش دەمان کاتەوە گڵ و دەتوانێت جارێکی دیکە لەو گڵە ئێمە زیندوو کاتەوە یعنی هیچ مەنتیق نییە پێدوا بێ لێت بپرسن چێ دارخورمای دروست کرد بڵێ خوا ئەی لەچی دروستی کرد وایە لەو دنکە وەرە قۆناغەکانی گۆڕانکاری سیرکە کە بەسەر دنکەکەی دادێ لەگەڵ دروستبوونەوە ئینسان بەراوردیکە خوایەک بتوانێت ئەوەی بکە یان ترێکە ئەنواع جۆر و شێوازی هەیە وایە لەچی دروست دەبێ دارمێوێکی گەورە بێنە تەڵەن ئەگەر لێی گەڕی یەک مێو چەند سەد مەتری داگیر دەکا لەو دنکە ڕەقەی لەناو بۆڵوەکەیدایە هەر بۆڵوەک چەند دنکێکی تدا یەک دنکی ڕەق بێنە بیچێنە لەسەر زەوی دوسێ ساڵێکە تەماشایکە وایە لەو دنکە ڕەقە خوا دەیکاتەوە بە گڵ و لێوە ئەو درەختەی دێنێتە دەرێ و پاشان لەناو درەختەکەیدا ئەو ترێ ڕەشە سپیە گەورەیە گچکەیە ئەنواع جۆری هەیە کە خوای گەورە لە هەموو میوەکان باسی خورما و ترێ کردووە چونکە خورما و ترێ تەبان هەم زۆرن و هەم زۆرتر لە میوەکانی دیکە بەسووترن چونکە ئەوانە هەم خۆراکن قوتن تەبان بۆیە زەکاتیشیان تێدایە و هەمیش میوەن و بە ئەنواع شێوەش دەخورێن وایە دەتوانی وشکیان کەیەوە بە تەڕیبیان خۆی دەتوانی وەکو میوە وەکو خۆراکش خواردنت بەس ترێ بێ پێی دەژی بەس خورمای خۆی پێی دەژی فەئەنشەئنا لەکم دروستمان کردووە بۆ ئێوە بەو ئاوە جەناتین من نەخیلین چەندان باخ لە خورما و ئەعناب و لە چەندان جۆری ترێ لەکم بۆ ئێوە هەیە فیها لەو
باخانەدا فەواکی جۆرەها میوەی کەثیرەتون زۆر ومنها وإيوة هر لبرهمي أو باخانا لو شتانا كلو دارانا ديتا داري تأكلون دخو باشا وشجرة ودرختي ديكش من بو آوه هناوة داري لشوي كتخرجو ديتا داري أو درختا من طور سيناء لشوي سيناء شوي سيناء أو شوي ككات خوي موسى سلامي خوي لسر بيتي دابوه ببيغمبر ولوي خواق سيلقال كردوا وتنجار لوي طبعا ديدارو لقاي بو لقال خواي پروردگار ببي بينين طبعا خواي قبر راستو خوق سيلقال موسى پیغمبر دا كردوا لو دارا لو شوي طورا كشفينكي بيروز وبركة دارو پیغمبراتي وحي لدا بزيوا خواي قبر درختي هناوة داري درختي شين كردوا كزيتونها زيتون طبعا هاللوينية لشويني كشيه بلام لوي طبعا يكم دشوينه كاني كزورترن وسرچاوي زيتون لوي كات خوي بو دنياي رويشتوا وقشي كردوا وباشانش طبعا زيتوني سيناو او استاشي لوينا لا همو شوينه كاني ديكا تايبترندنا هاد زيتون بو خوي داركي ها مبارك وبيروزا وشجرة ودرختك من بو آو هنا وتدري كديت دري تخرج ديت دري من طور سيناء على شوي سيناء هرناو بو خوي بلام بو خوي جمعناش كاين يعني شوي كدار ودرختي تصرو بري ليا تنبت يعني لي دروي لو زيتوني دروز دكريتي بالدهن دهن يعني زيت رون توري او جار وصبغ وهروها دبيته بيخورج صبغ بو خوي معناي لغوي يعني بوياخا بلام ليره بمعناي تده بمعناي بيخور دي بيخور يعني ها اوي ناني بيدا خوي وانيا ها صاب بماسي ده وتريتي مثلا با اوي ديك ببانيري ده وتري بيخور ها دي خينا ونانيو يعني همش او كم ترو او زيتي زيتوني يكك لخوارنا تايبت يكاني خلقي فلسطين وقدس او شوينيك او زيتوني ليا اويك هیچ لە زەیتونەکەی زەیتەکەی دروست دەکەن زەیتی صاف پاشان دێنن ئاوا نانی تێ هەڵدێنن نانی پێ بۆیاغ دەکەن نانی پێ چەور دەکەن ها وەک پێ بۆیاغکردنێ ڕەنگی زەیتونەکەی دەگرێ و دەیخۆن کە ئەوە دەڵێن یەکێکە لە خواردنە تایبەتیەکان و حەدیثیشی لەسەرها پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم كولوا الزەیت وادهنوا به ها زيتي زيتون بخونو خوشتاني بي شاوركن يا ناني بي شاوركن فإنه من شجرة مباركة شنك لدرختي ببيتو بيروزة وشجرة ودرختي كيش خوابو آوهناو يتيدري كديت دري أو درخت لشوي كما بستي زيتونة طبعا ناوي زيتوني تدانية من طوري سيناء لشوي سيناء تنبتو يعني دروز دكري لو داري زيتونة ديتا داري لو بري زيتوني طبعا لبركي ويا الدهن رون توري وصبغا دبيتا بيخورش للآكلين بو أو كساني كديخون يا بو أوي بيخون واضحة أو جار يكي جيدي كلا دا صلاة كان إخوة وإن لكم بيقمان هي بو إيوا في الأنعام لناو آجل كان دا لبير كرنا ولا آجل كان كآجل أنعام لسورة نحل باس ما نكر يعني بزن مر وشتر قاجوت ومانقاو أوانا كأو توار جان دارانا راستوخو لقل إنسان تيكلن راستوخو قازان جان بو إنسانا وهموش تكانيان تنانت طبعا باشروكا كشيان بكار دهندري بو زراعة وكشتو كالو ببيت كردني أوكان يعني أويك بيسا وقيزونيشا هر بەکەڵکە و خەڵک ها استیفادەی لێ دەکات و بەکاریان دێنێ کەواتە شتەکانی دیکەشی هیچی تێدا نییە کەڵکێکی نەبێت و سوودی نەبێ ها بەخسووسی تەوان خەڵک مەڕی بزنی گاجوت و مانگای دەبا لەسەر زەویەکان دەیان هێڵێتەوە تا اینجا ئەگەر نەبوو لە شوێنێکە بۆی دەبن وئین لەکم بێگومان هەیە بۆ ئێوە فی الئەنعامی لە دروستکردنی ئاژەڵەکان لە عیبڕە چەندان پند و ئامۆژگاری بەڵام بەمەرجێک ئینسان فکری لێ بکاتەوە و لێی بڕوانێ نوسقیکم ئێمە یعنی بە ئێوەی دەخۆینەوە ئێوەی پێ تێر ئاو دەکەین مما فی بوتونیها بەو شتانەی کە لە ناو سکیاندایە کە لە سوڕەتی ئەوەی خوێنمان من بینی دەمین وەفەڕەتین لەبەن خالیز لە نێوان ئەو قشپل و مو ڕیخەیدا شیرێکی ساف و پاڵافتە دێتە دەرێ
كهم طبعا بكالك وهم بسودة وهمش بتام وخوشة ولكم فيها وبؤي وهي لو أعجلانا دا منافع چندان سودي كثيرة زور ومنها وهر لو أعجلانش تأكلون دخون قوشتكش يان دخون خودي أعجلك بو خوارنش بكاردن يعني اشتكانش يان بكالكن مويكي بيستكي كلككي وكو قتمان هتا پاشروككشي بكالك بناراستو خوي خزمتي إنسان دكا بو إخوة فرمي وإن لكم بيقمان هي بو إيوة في الأنعام لو لدروس كردني أو آجلان دا لبوني أو آجلان دا لعبرة تندان پندو آموشگاري خواهي قوري هندق لسودكاني باز دكا نسقيكم بأيوة دا خوينوا يعني در خوار دي أيوة دا دين مما في بطونها بشيك لويك لناو سكيان دا يعني بس شيركي بو خوارنوا دبي ولكم فيها وهي بو أيوة لآجل كان دا منافع تندان سودي كثير زور ومنها وهلا هندق لآجل كانش تأكلون دخونو بو خواردن دتوانن بكاريان بينن پاشان وعليها وأيوة لسر پشتي أو آجلانا وعلى الفلك ولسر پشتي كشتي تحملون دتوانن سوار ببن يا باركاني خوتان هل بگرن جاران بوشتريان دا قوت كشتي وشكايو طبعا بويد للتخت ودارج دروز دكا كشتي درياي بو كشتي وشكاي كشتي درياي طبعا وشتر وجان داركاني ديكا اي وشكاين وخواي قبر بوناو او درياش بوحي خوي كلا آتكاني دواتر دا خواي قبر ديتا سري بوي دروز كردوينو سودي لدا بيدين وعليها اي ولا سر پشتی وشتر که زورتر لو آجلانه وشتر بو بار خستنه سر و چونه سر پشتی بکلک ده لا اصل دا مانگا و گاجوت بوشتی دیکه بکاردن نک بو اوی باریان لیبکی وعليها لسر پشتی وشتر وعلى الفلك وهروها لسر پشتی کشتی کان تحملون ایو بکول و بارکانی خوتان هل دگرن او جار خواهی گورده سر بسر هاتی نوح پیغمبر سلامی خواه لسر به وکو دلنوائی بو پیغمبر صلی الله علیه وسلم و بو اوی پیغمبر بزانه و ایمه بزانین که تاک کسیک که دعوی کربه توتوشی اشکنجه و آزار و نارحاتی بو به تنها محمد نبوه تنها شوین کوتوانی محمد نین پیش پیغمبری ایمش هر پیغمبری کاتبه یاسای پیغمبراتی و اوی شوین کوتی پیغمبرانه نابد چاوره بکا لدنیا دا لەلایەن خەڵکە ناحەزەکان و بێدینەکان و بێباوڕەکانەوە هەمیشە بە چەپڵە ڕێزان و بۆ بە سینگەوەنانەوە پێشوازی لێ بکرێ ئەگەر وابوو یعنی کەسێک با شکڵ و شێوەشی مسلمانانە و ئیماندارانە بێ بەڵام خەڵکی بێباوەڕ لە زیاتی دژایەتیکردن دەستیان بۆ بە سینگەوەنە لە زیاتی دژایەتیکردن ڕێزیان لێگرت لە زیاتی ڕق لێبوونەوە خۆشیان ویست حتمەن یەکیان درۆ دەکا یا ئەوەی بێدینەکەی بێدین نییە لناخدا ئیماندارە و مسلمانە یان ئەوە تە کەسە شکڵ مسلمانەکە مسلمانەتەکەی تەواو نیە دەنا لە هیچ سەردەمێکدا هیچ پێغەمبەرێک نەبووە هاتبێ دەسەڵاتدار و ستەمکارەکانی سەردەمی خۆیان لەگەڵی گونجابن هەمیشە لە بەرامبەری داوەستاونەتەوە ڕوبەڕووی بوونەتەوە و پێغەمبەرانیش وەکو کێ و شاخ لە بەرامبەر هەر کەسێک داوەستاونەتەوە کە ئیمانی بەخوا نەهێنابێت یا لە خوا یاقی بوو بێ خواهی گەورە باسی نوحمان بۆ دەکات کە درێژترین تەمەنی هەبووە لە پێغەمبەرایەتیدا دەفەرمێ وەلەقەد ئەرسەلنا سوێن بەخوا ئێمە ڕەوانەمان کرد نوح سەلامی خوای لێبێ ئیلا قەومیه بۆ لای گەلەکەی فەقالە گوتی چی یا قەومی ئەی گەلەکەم یەکەم قسەی کۆتا قسەی ئەوە بوو ئوعبودوا الله ئەی خەڵکینا خوا بپەرستن بەتەنها ما لەکم نییە بۆ ئێوە من ئیلاهین هیچ پەرستراوێک کە شایستەی ئەوە بێت تۆ بیپەرستی بەنداتی بۆ بکەی غەیڕوهو جگە لە خوا ئەفەلا تەتەقون دەیگوت بۆچی خۆپارێزی ناکەن بۆچی لە خوا ناترسن و بە قسەم ناکەن وەلەقەد ئەرسەلنا سوێن بەخوا ئێمە ڕەوانەمان کرد نوح سەلامی خوای لەسەر بێ بۆ کوێ ئیلا قەومیه بۆ لای گەلەکەی یەکەم بانگەوازی نوح سەلامی خوای لەسەر بێ بۆ قەومەکەی ئەوە بوو فەقالە فەرمووی یا قەومی طبعا یایەکی مەحذوفی لێ یعنی ئەی گەلەکەی خۆم بە زمانێکی زۆر نەرم زۆر خۆشەویستی لێ دەبارێت نەک ئەی بێدینینا ئەی تاوانبارینە ئەی مجرمینە نا بەو زمانە نا ئەی گەلەکەی خۆم یعنی ئەی خزم و کەسەکانی خۆم ئەی ئەوانەی کە خۆشم دەوێن بە کەسی خۆمتان دەزانم لە خۆشەویستیان نسحەتان دەکەم پێتان دەڵێم چی ئوعبودوا الله خوا بپەرستن
خوا بپەرستن یعنی جۆرەکانی بەندایەتی و هەمووی تەنها بۆ خوا بڕیاردەن ما لەکم نییە بۆ ئێوە من ئیلاهین پەرستراوێک کە شایستەی پەرستن بێ جگە لە خوا ئەفەلا تەتەقون دەفەرمێ ئەو بۆ لە خوا ناترسن و خۆپارێزی ناکەن فقال ها دقەتی دەنێ مووقیفیان چۆن بوو فقالە گوتیان المەلەء ئەوانەی دمڕاستی بوون ئەوانەی خۆ بە دمڕاستی قەومەکەی خۆیان بوون ئەوانەی خۆیان بەشت دەزانی بەڵام الذين كفروا من قومه ئەوانەی کە بێباوەڕ بوون لەناو گەلەکەیدا یعنی هەم دمڕاست بوون هەم کافر بوون لەناو قەومەکەی نوحدا گوتیان چی فقالە گوتیان المەلەء ئەوانەی خۆیان بە پیاوە ماقوڵ و ڕسپی و گەورە دەزانی الذين كفروا ئەوانەی کە بێباوەڕ بوون من قومه لە گەلەکەی نوح گوتیان ما هذا يعني ئەو نوحە هیچ شتێک نییە لەو شتانەی کە دەیڵێ إلا بشر تەنها مرۆڤێکە خەڵکینا مثلكم وەکو ئێوەیە هیچی لە ئێوە زیاتر نییە يريد دەیەوێ ئەن يتفضل عليكم خۆی هەڵکێشێت و خۆی بە چاکتر دابنێ لە ئێوە هەر هەمان قسەی بتپەرستەکانی مەکە وەلەو شاء الله ئەگەر خواویستی لێ بایە پەیامتان بۆ بنێرێت و نوێنەرتان بۆ بنێرێ لەئەنزەلە مەلائیکەتەن بە دڵنیاییەوە خوا لە جیاتی نوحی فریشتەیەکی دەنارد مەلائیکەتێکی دەنارد ئەو جار دەیانگوت ما سمعنا نەمان بیستووە بهذا ئەوەی کە نوح دەیڵێ في آبائنا الأولين لە باب و باپیرانی پێشینەی خۆمان هەمان قسەی بتپەرستەکانی مەکە و ئەوەی کە ئێستا لە بەرامبەر مسلمانان دەگوترێ هەمان قسەیە فقال الملأ گوتیان ئەوانەی کە دمڕاست و خۆبەشت زانن الذين كفروا من قومه ئەوانەی کە بێباوەڕ بوون لە قەومەکەی نوح سەلامی خوای لێ بێ ما هذا ئەوەی کە نوح یان نوح هیچ شتێک نییە هیچ شتێک نییە لەو شتانەی کە بۆ خۆی دەیڵێ یعنی پێغەمبەر نییە نێراوی خوای نییە بەشەڕ مثلكم کەسێکە وەکو ئێوە يريد أن يتفضل دەیەوێت خۆی هەڵکێشێ بەسەرتاندا وەلەو شاء الله ئەگەر خواویستی لێ با پەیامتان بۆ بنێرێ و پێغەمبەرتان بۆ بنێرێ لەئەنزەلە مەلائیکەتەن بە دڵنیاییەوە دەینار دەخوارێ فریشتە کە بتپەرستەکانی مەکەش هەمان قسەیان دەکرد دەیانگوت خوا با مەلائیکەتی بنێرێ کە مەلائیکەتی نارد گوتی ئەوە محەممەد پێغەمبەرە یان مەلائیکەتەکە بوو بە پێغەمبەر بڕوای پێدێنن بەڵام خوا هەر بتپەرست هەر دمڕاستەکانی نوح فەرمیان ما سمعنا بهذا نەمان بیستووە ئەو شتانەی کە نوح دەیڵێ في آبائنا الأولين لەناو باب و باپیرانی پێشینەماندا هەر قسەی وان ئین هو ئەو ئینە بە معنaa ما يعني ما هو يعني نوح هیچ شتێک نییە لەو شتانەی کە بۆ خۆی دەیڵێ إلا رجل تەنها پیاوێکە به يعني تووشی بووە پێوە نووساوە جنە يعني شێتی پیاوێکە تووشی شێتی بووە سەری لێ شێواوە ئەوەی ئەو دەیڵێ شێتیە فتربصوا دەیانگوت چاوەڕێکەن به ئی نوحی حتى حين هەتا ماوەیەکی دیکە یعنی هەتا دەمرێ یا هەتا وەڕەس دەبێت و بێتاقەت دەبێت ئەو کاتی ئێمە بەکەی خۆمان چیمان حەز لێ بوو ئەوەی دەیکەین یان دینەکەی وی سەر ناکەوێت و وەختێک وەڕەس دەبێت یاخوا لە ناوی دەبات و دەمرێت و ئیسراحەت دەکەینەوە بە قسەی خۆیان ئین هو ئەو هیچ شتێک نییە لەو شتانەی کە ئەو دەیڵێ إلا رجل تەنها پیاوێکە بیهی پێوە نووساوە تووشی بووە جنە شێتی فتربصوا به يعني چاوەڕێی بکەن ئی نوحی حتى حين هەتا ماوەیەکی دیکە جا ماوەکەی ئەوە دەیانگوت یا دەمرێ یا بەڕەس دەبێت و بخۆشی پەشیمان دەبێتەوە و شێتیەکەی لە کۆڵ دەبێتەوە بەڵام نوح چی فەرموو قال فەرمووی رب انصرني خوا سەرم خە یارمەتیم دە بما كذبون بەهۆی ئەوەی کە ئەوان ئەمن بە درۆ دەزان و باوەڕم پێ ناکەن بەس کەی وای گوت هەر یەک جار بانگی کردن لیان بێتاقەت بوو یەکسەر دوعای لێکردن نا بۆ معلوماتان دوای 950 ساڵ دعوەکردنها لە سوورەتی نوحدا کە دەفەرمێ ئینی دعوت قومی ليلا ونهارا فلم يزدهم پاشان وأعلنت لهم وأسررت لهم هەموو جۆرەکانی دعوە و بانگەوازی کردنی لەگەڵ تاقیکردنەوە 950 ساڵ بەرگەی هەموو ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتیەکی گرت ئەو جا دوعای لێکردن من و تۆ بۆمان هەیە هەر بە کەمترین هەڵوێست و مووقیف کە کەسێک بە قسەی نەکردی دوعای شەڕی لێ بکەی بێگومان نا ئەو جار ئایا پێغەمبەری ئێمە سەلامی خوای لێبێ لەگەڵ ئەو هەموو ئەشکەنجە و ئازارانەشی کە دراون دوعای شەڕی کردووە لە قەومەکەی خۆی
بیستوتانە طبعا کاتی پێش هیجرەت کە دەچێتە الطائف کا پشتیوانی لێ بکەن بەربارانی دەکەن وایە خوێن بە طبعا لاقی دادێتە خوارێ خوای گەورە جیبریل دەنێرێ دەفەرمێ ئەگەر دەتەوێ هەردوو شاخەکان لێک دەدەم و هیچیان ناهێڵم بەڵام دەفەرمێ چی اللهم اهدی قومی فإنهم خوا هدایەتیان دەنازانن نادەفەرمێت لە ناویان مەبە ئومێد دەکەم لە پشتی ئەوان ئەگەر ئەوانیش چاک نەبن لە پشتی ئەوان خەڵکانێک پەیدا ببن کە خوا نازبن و ئەتۆ بناسن بۆیە تەوان دوعای نوحی دوای جارێ نوح پێغەمبەر بووە من و تۆ کە کەسێک بانگەوازی دەکەین لەوانەیە نەمازانی بێ لەوانەیە شێوازەکەمان هەڵە بێ لەوانەیە دەرگایەکە خۆی نەبێ یا کلیلەکەمان هەڵە بێ وایە ئەو پێغەمبەر بووە تەبەن بە وەحی خوای گەورە پێی گوتبوو کە یەک کەسی دیکە ئیمانت پێ ناهێنێ مەسم گەی بووە یەقین کە خەڵکی ئەو شوێنەی کە نوحی لێ و شوێن کەوتووەکانی نوح یەک کەسی دیکە نابێتە مسلمان ئەگەر 1000 ساڵی کەش لە ناویاندا بێ ئەو جار تەمەن جا پێغەمبەرە وەخوا ئیزنی داوە دوعا بکە ئێمە تەمەن دوعای شەڕ و خراپەکردن بە تایبەتی بە کافری مردن و ئەوە لە خەڵکیکردن خراپە تەمەن ئینسان بۆ ئەوەی نهاتۆ خەڵکی بۆ جەهەنەم بنێرێ ئینسان هەمیشە دەبێ دوعای چاکە و باشە بکا لە خەڵکی چونکە خراپترین کەس ئەگەر ببێتە ئیمانداریش جاری وها چۆن دەکرێت خوا تەمەن خراپەکانی وەک خۆی تەماشا دەکە بەڵام هیچ لێمە کەم نابێتەوە وەخوای گەورە عەدالەتیشی هەیە کەسێک مەسەلەن تەمەنێکی خراپە بەڕێ کرد بێت و دەسەڵاتی خراپەکردنێکی هەبێ بەڵام ئامادە بێت پاش کەس ببێتەوە و پەشیمان ببێتەوە بێگومان خوای گەورە سەیری پەشیمانیەکەی دەکات نەک خراپەکانی ڕابردووی قال ربي فرمووی ئەی پەروەردیگارە ئونسوڕنی سەرم خە پشتیوانیم لێ بکە بیما کەذەبوون بەهۆی ئەوەی کە ئەوان ئەمن بە درۆ دەزان و باوەڕم پێ ناکرد ئەو جار چیمان کرد طبعا ڕاستەوخۆ خوای گەورە دوعاکەی نوحی جێبەجێ نەکرد فەرمانی بە نوح کرد کە وەسائیل و هۆکار بەکاربێنێ فەئەوحەینا ئیلەیهی وەحی و نیگامان کرد بۆ لای نوح پێمان گوت ئەنیصنع دروستکە دەبێت دروستکەی ئەلفولکە کەشتی بەڵام بئەعیونینا لەژێر چاودێری ئێمەدا ئەو جار وەوەحینا و دەبێت بە فەرمان و نیگای ئێمەش دروستیکەی چۆنت پێ دەڵێن ئاوا دروستیکەی جا خەڵک کە نوح خەریکی تەختە لێکدان بوو بزماری لێدەدان و بە ئەوەی دای دەکتان خەڵک بەلای دا تێدەپەڕی دەیانگوت دەتۆ لە وشکایی دای بۆ پێت وایە ئەوە لە ناو وشکاییدا کەشتی دەڕوە شیان پێدەهات گاڵتەیان پێدەهات نەیان دەزانی کە خوای گەورە بۆ ئەوەی تەوان کەشتی پێ دروست دەکات تا دواتر ببێتە هۆکاری ڕزگارکردنی بۆیە کەشتی تەوان دروستکراوێکە هیچ قووەت ئینسانی تێدا نیهان دەستکاری کراوە تەتەووری پێکراوە بەڵام یەکەم جار عەقڵی هیچ کەسێکی تێدا نەبووە جگە لە وەحی خوای پەروەردیگار بە ئەمری خوای ئێستا ئەو کەشتیە زەبەلاح و گەورانەی کە وەکو شاهوانە لەنا ئەو ئاوە نەرمەیدا دێن و دەچن و غەرقیش نابن و ناخنکێن فەئەوحەینا هەر کەشتەکەی نوحە بەڵام تەوان تەتەووری کردووە گەشەی کردووە گەورە کراوە بەپێی سەردەمەکان فەئەوحەینا ئیلەیهی وەحی و نیگامان کرد بۆ لای نوح پێمان گوت ئەنیصنع الفولکە دەبێت دروستکەی کەشتی بەڵام بئەعیونینا لەژێر چاودێری ئێمە وەوەحینا بە فەرمان و ڕێنمایی ئێمەش فەئیذا جاء هەر کاتێک هات ئەمڕونا فەرمانی ئێمە وەفاڕەت تەنوور وهاتە دەرێ ئاو لە تەندورەکان ئەوە نیشانە بوو تەندور لەکوێ دادەندرێت تەمان لە شوێنێک دادەندرێت کە تەڕ نەبێت چونکە تەندور لە گڵی دروستکراون وایە و پاشان ئاگری تێدا دەکرێتەوە تەمان شوێن یعنی وشکترین جێگا و شوێنە وایە و ئەوەش تەندوری هەبێت لە ماڵێ لە شوێنێکی دادەنێ قەت ئاوی بەلادانەچێت و ئاوی پێ نەکەوێت خوای گەورە پێی گوتبوو هەر کاتێک دیتت تەندورەکان ئاویان لێ هاتە دەرێ بزانە ئەوە پێشەکی هاتنی سزای خوای گەورەیە هاتنی تۆفانەکەیە کە خوای گەورە قەراری داوە بینێرێ بۆ قەومەکەت فەئیذا جاء هەر کاتێک هات ئەمڕونا فەرمانی ئێمە وەفاڕەت تەنوور یعنی هەڵقوڵی هاتە دەرێ ئاو لە تەنورەکان فەسلوک فیها فەسلوک یعنی بیخە ناو کەشتیەکەت من کولی زەوجەینی لە هەموو دروستکراوێک زەوجەینی اثنەینی دوو جۆر و دوو ڕەگەز یعنی نێرێک مەیەک هەر دروستکراوێک لەوێ هەیە هەر دروستکراوێک دەست دەیگاتێ هەر ئینسان نەها هەر دروستکراوێک کە لەوێ هەیە بە دەعبا و درڕندەکانیشەوە هەتا مار و ئەو دەعبا درڕندەکانیشی هێناوە فەسلوک یعنی بیخە ناو
فيها كشتيك من كل لهمو جياندارك زوجين دو جور اثنين كش توكيده يعني نيرو ميك أو جارفا فرمي وأهلك لناوشتون يعني لناوش دتن بو دواي أوا إلا وعفو وأهلك يعني كسكاركي خوشت أواني لقليان إيمانيان هناوي أوانش بخناو ناو كشتيكا إلا لك سكاركت كامي مخناوي من أوي سبق عليه درج وبسردا بيشتر القول منهم بريار خوا لباريانوا كركي يكيك بولواني كإيماني بنوح نهنابو طبعا هل قرابو بشاخي كده ديقول دسمسر أو شاخي لوي أو نام قاتي شاخي جودية يا هرش أويكا نوح هواري دكاتي طبعا كخريكة دقيم كي هذا الإخوة أو كسكارة كي من وعدت بدابهم كسكارة كي من فرمينا أو بباور إيماني بتونه هنا وكسكاري تونيا سندي بيقول إيمان بينه وباور بينه وهيشتك بنان هذا هر إيماني هنا خزانة كشي طبعا كإيماني بينه هنا أبو أنا خنكان لبرو إيمان دار نبون وأهلك وكسكاركي خوش تشوين كوتوكاني خوشت چونك أهل أو كسيك إيماني بهنا بيتو لقلي دابو إلا مگر من أوي سبق بيشتر عليه بسرد القول بريار درتوبة منهم بويان لاوان يعني لك سكارة كانت أو جار إنزاري كر فرمي ولا تخاطبني نكي خصشم لقلكي داوام ليبكي لم بباري وفي الذين سبارد بواني كظل مستمكار بوان نسي لكاتي تنغانا دا دعاي بو خزانك ديا بو من دالك بكي چونك إنهم مغرقون بيقمان أوان مغرقا أوان دخن كندرين بخوا برياري خن كاندني بو داون بو نوح سلامي خواهي لسربي بو ينبو ودعان بو بكا وخواهي قورا أوانشي نباراس بو چونك إيمان دار نبون فأوحينا إليه هان نحي وحي ونقام عن كربولاي نوح بمان قدسي أن اصنع الفلك دروسك كشتي بأعيننا لجير تاوديري إيما ووحينا وبفرماني إيما فإذا جاء أمرنا هركاتك هات فرماني إيما وفارت النور يعني هل قليو هات دري أولة النور كان فاسلك يعني بخا ناو فيها كشتيكا من كل لها مدرس كراوك زوجين اثنين دو جورو نيرو ميك وأهلك كسكاركي خوشت بخناو كشتيكا إلا أوانا مخناو كسبقا إلا من إلا كسيك نبي كسبق عليه بيشتر بسرد القول برياري خوادر شو منهم لكسو كاركت كخزان تيا هر كسي چدي كجا انسان كإيماني نبي طبعا با شو كوري پیغمبرانيش به بكلكي هيتي نه ولا تخاطبني في الذين ظلموا نكي دعاء يا بارانوا يا قسم لقلب كيس بارد بستمكار كان إنهم مغرقون أوان برياري خنكان دنيا بودر شوا أو جار فرموي فإذا استويت ما بيتي وعنوانيا وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه